ژنێکی عەرەبە و ماوەی 7 ساڵە لە گوندێکی سنووری گەرمیان نیشتەجێ بووە و ئاژەڵ بۆ خێزانێکی کورد بەخێو دەکات. حەمزیە یەکێکە لەو دەیان خێزانە عەرەبەی کە زێدی خۆیان لە ناوچە جیاجەکانی عێراق بەجێهێشتووە و لە گوندە کوردنشینەکان سەرقاڵی ئاژەڵدارین. والله عيشة ماكو هناك. ژیان لەوێ نییە، ئیش نییە، خێزانێکی زۆرین، هاتین بۆ کوردستان. کوردستان زۆر باشە، لەوێ ماڵمان نییە، خواردن نییە، ئێمە زۆرین، 7 کەسین. والله احنا هواية 7 نفرات. ئەم گوندە کە گوندی ئەلیپەکانی سەربەناحەی باوەنورە تەنها 6 ماڵی تێدایە، 3 ماڵیان کورد و 3 ماڵەکەی تر عەرەبن. تەها و حسێن بەشێکن لەو ژمارە زۆرە خێزانە عەرەبەی کە ڕوویان لە گوندە کوردنشینەکانی هەرێم کردووە و ئاژەڵ بۆ خێزانە کوردەکان بەخێو دەکەن. والله قاعد هنا شغل ماكو. لەوێ ئیش نییە، 7 ساڵە هاتووینەتە کوردستان و لێرێن، ئیش لە دیالە نییە، بە عەداڵە ئیش دەکەین، لە 5 بەرخ ساڵانە 2 بەرخمان پێدەدرێت. عديلة بالنص بال5 ژیان لە گوندا زەحمەتە، بۆیە خێزانە کووردە ئاژەڵدارەکان خۆیان لە شارەکان نیشتەجێ دەبن و خێزانی عەرەب دەبەنە گوندەکانیان بۆ بەخێوکردنی ئاژەڵەکانیان. ئێمە عەرەب هەیە لامانە ئاوماڵی خۆمانە، ئەمە چەند ساڵە هانێرە ئەمە بڵێ وەکو فەرقمان نەخستە، ئەمە عەرەبە ئەمە کووردە وەکو برا دانیشتنیوەیەکۆ ژیانمان کردووە. بۆ لامانە هاتێ چەند ساڵە ها لێرە چۆسۆ بۆ لای خۆیان بۆ دیالە مانگێک 40 شەو دانیشتێ لەوێ ئەیرای پێخۆشووە. هاتۆسە بێرا چون تەکێمان داهاتگە کوردەکانی پێخۆشوە تەلای خۆیان. سەرباری قورسی ئاژەڵداری، بەڵام حەمزیە ژیانی لە گوندەکانی کوردستان پێخۆشترە وەک لە پارێزگای دیالەی زێدی باو باپیرانی. ايوه لا ما ارجع. ناگەڕێنەوە بۆ دیالە و لێرە دەمێنمەوە، ماڵمان نییە لەوێ، خێزانێکی زۆرین، ژیان لەوێ نییە و هاتین بۆ کوردستان. جينا الكردستان. گوندەکان بوونەتە شوێنی پێکەوە ژیانی کورد و عەرەب، خاڵی کۆکەرەوەشیان مەڕداری و ئاژەڵداریە و ئەمەش بووەتە بنەمایەک بۆ دروستبوونی پەیوەندی کۆمەڵایەتیش. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. خۆشە و هەیە ماڵامان هەیە شۆسۆ 5 ساڵە ها لێرە